کەمان لە بەرنامەی ئەمڕۆدا زانیاری زیاتر لەسەر کاردانەوەکان لەمەڕ پشکنینی شوێنی نیشتەجێبوونی سەرۆکی پێشووی ئەمریکا لەلایەن FBI-ەوە باس دەکەین و هەروەها واژۆکردن و پەسەندکردنی چەند پرۆژە یاسایەک لە ئەمریکا باس دەکەین. سەبارەت بە ناوچەکەش باس لە سەرکۆنەی دەستبەسەرکردنی ڕۆژنامەوانان لە هەرێمی کوردستان دەکەین و هەروەها گفتوگویەکمان دەبێت سەبارەت بە ڕێکەوتنی ناوکی و داهاتووی ئەو ڕێکەوتنە. ام هروها بحثا إيريشين تركيا لباكورو رجلات سوريا وهن مجارين دجي ديكن. ژان پیر گوتەبێژی کۆشکی سپی ڕۆژی سێشەمە لە کنگرێکی ڕۆژنامەوانیدا جەختی لەوە کردەوە کە نە سەرۆک جۆ بایدن و نە هیچ کەسێکی دیکە لە کۆشکی سپی ئاگاداری پشکنینی شوێنی نیشتەجێبوونی دانەڵد ترامپ لەلایەن FBI-ەوە نەبوون. ژان پیر ئاماژەی بەوەدا کە ئەم کارە لە ژێر بەرپرسیاریتی وەزارەتی داددا ئەنجام دراوە و کۆشکی سپی هیچ دەستێوەردانێکی تێدا نەبووە. ئەو بە ڕۆژنامە نووسانی گوتی یەکەم جار لە ڕێگای راپۆرتی میدیاکانەوە لە گەڕانەکە ئاگادار بووەتەوە و کۆشکی سپیش ئاگادار نەبووە. ئەندامانی FBI ڕۆژی دووشەمە لە چوارچێوەی لێکۆڵێنەوەیەکی فدراڵیدا سەبارەت بەوەی کە ئایا سەرۆکی پێشووی ئەمریکا تۆمارە نەهێنیەکانی لە کۆشکی سپیەوە بردووە بۆ شوێنی نیشتەجێبوونی خۆی لە فلۆریدا دەستیاندایە پشکنینی شوێنی نیشتەجێبوونی دانەڵد ترامپ لە مڵکی مەرئالاگۆی کە یانێکی تایبەتی ترامپە لە فلۆریدا. ژان پیر وەڵامی ئەو پرسیارەی کە ئایا بایدن دەیەوێت داواکاری گشتی بە ئاشکرا هۆکاری گەڕانەکە ڕۆن بکاتەوە لە کاتێکدا کە نیگەرانیەکان لەبارەی بە سیاسیکردنی لێکۆڵینەوەکە لە ئارادایە جوابی نەدایەوە و ڕەتی کردووە لەو بارەیەوە قسە بکات و ئاماژەی بەوەش کرد کە وەزارەتی داد بە شێوەیەکی سەربەخۆ لێکۆڵینەوەکان ئەنجام دەدات و گوتی بابەتە یاساییەکان بۆ ئەوان جێدەهێڵین و ئێمە کارمان بەسەریەوە نییە. کۆماری د کۆنگرێسی دا دەبێژن ئەوێ دەست بە ڤەکوولینان بکەن لە دۆر لێگەرینا کو FBI لە هاوینگەها سەرۆکێبەری دۆناڵد ترامپ لە فلۆریدا کیرەبوو. مایک تۆرنەر نونەرێ کۆماری ژە ئۆهایۆ ئەندامی پایە بلند کۆمیتە ئاگاداریان یا ئەنجومەنە نونەران گوت کۆ ئەوێ لێکۆلینên گرنگ لەسەر کەریارên FBI بکەن. تۆرنەر ژە ئاجانسا ئەسۆشیێتد پرێس را گوت ئەف تشتێکە بێگومان کۆ چاودێریەکە دە ئاستا بلندەیە ji ber ku ew di radeya pirsên destûriyên girîngên kiryarên serok, kiryarên dozgerê giştî û kiryarên rêveberê FBI de ye. Turner got ku lêpirsîna wan dê li bersivan bigere ji navaroka tawanê ya arşîvan ta FBI. بۆ زانیاری زۆرتر لەسەر پرسی پشکنینی شوێنی نیشتەجێبوونی دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا هاوکارم بەڵێن ساڵحمان لەگەڵا بە شێوەی ڕاستەوخۆ. بەڵێن کاردانەوەکان زۆرن لەسەر ئەو پشکنینەی دەستگای لێکۆڵینەوەی فدراڵی کردوێتی سەبارەت بە ماڵی ترامپ. کاردانەوەی کۆماریەکان تاوەکو ئێستا چ بووە؟ کاردانەوەکان ڕۆبەتە زۆرن بەفراو لەسەر ئەم ڕووداوە ینی بەتایبەتی لە ڕوانگەی ئەو دابەشبوونی کە لە ناو ئەمریکادا هەیە. یەکێ لە کاردانەوە سەرنجڕاکێشەکان ئەوەی مایک پێنس جێگری پێشووی سەرۆکی ئەمریکا بوو کە ئێستا وەکو باز دەکرێت لەوانەیە خۆشی کاندید بکە بۆ پۆستی سەرۆکایەتی ساڵی 2024 بۆ ئەو هەڵبژاردنە. مایک پێنس لە کاردانەوەکەیدا وەکو بڵێ قسە لەگەڵ گەلی ئەمریکادا دەکا و بە ناوی گەلی ئەمریکاشەوە بە وەزارەتی دادی ئەم بەڕێوەبەرایەتێ دەڵێ کە هەروە دێ و خەڵک متمانەیان بە دەسەڵاتی دادوەری یا بە سیستمی دادوەری کەم دەبێتەوە. یەکێ لە کاردانەوەکانی تر ئەوەی مچ مەکۆنەڵ ڕێبەری کۆماریەکان بوو لە سیناتی ئەمریکادا کاتێک کە سەردانی ستانی کەنتاکی کرد لەوێ پرسیاری لێکرا سەبارەت بەم پەرەسەندانەی ئەم دواییە لە نێوان FBI و هەروە ماڵی ترامپدا. مەچ مەکۆنەڵ خۆی لادا لە وەڵامدانەوەی پرسیارەکە تەنها ئەوەی گوت بۆیە لە ستانی کەنتاکیە بۆ باسکردن و هەڵسەنگاندنی ڕەوشی ئەو لافاوەی کە ئەو ستانەی گرتوۆتەوە و چۆنێتی هەوڵەکان بۆ بژاننەوە. باشە ئایا ئەم پەرەسەندانە لە دۆسیەی لێکۆڵینەوەکان دەگاتە ئەو ڕادەیە کە لە ڕووی یاساییەوە ڕێگە لە دانەڵد ترامپ بگیرێت کە نەتوانێت چی دیکە خۆی کاندید بکات بۆ خولی داهاتووی سەرۆکایەتی؟ ئەمان دەکەوێتە سەر ئەنجامی لێکۆڵینەوەکان بەفراو
هەندێک لە پسپۆڕانی یاسایی ئاماژە بەوە دەکەن کە دەڵێن ئەگەر بێت و ئەم دۆسێ بەسەر داناڵد ترامپ داساغ بێتەوە و ئەو بەڵگەنامە نهێنیانەی حکوومەتی فێدراڵی لە لای خۆی هەڵگرتبێ بەبێ ئاگادارکردنەوەی لایەنە پەیوەنددارەکان ئەوە دەشێت ڕوبەڕووی سزای دارایی بێتەوە یانیش لەوانەیە سزاکە بگاتە زیندانیکردن بۆ ماوەی هەتا 3 ساڵ ینی لەوانەیە ساڵێک بێ لەوانەیە دوان لەوانەیە 3 ساڵیش بێ بەڵام دەژڵێن ئەگەر بێت و ئەم تاوانی بەسەردا ساغ بووە ئەوە دەبێتە ڕێگر لەوەی کە خۆی کاندید بکە بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا بەڵام لە لایشکەوە هەندێک لە چاودێری تریش ئاماژە بەوە دەکەن تەنها 3 شت هەیە کە ببێتە ڕێگر لەوەی کەسێک خۆی کاندید کا بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا یەکەمیان ڕێگەزنامەی ئەمریکایە دووەمیان دۆسەی نیشتەجێبوونە سێمیشیان مەسەلەی تەمەنە و ئەوانەی کە داکۆچی لە ترامپ دەکەن دەڵێن تەنانەت ئەگەر بێت و بە تاوانباریش بناسرێ بەڵام هەر دەتوانێت خۆی کاندید کە وەچی بە بەڵگە دەهێننەوە دەگەڕێنەوە بە ساڵی 1976 کاتێک جۆرج دەبلیو بوش سەرۆکی پێشووتری ئەمریکا لەو ساڵەدا لەسەر ئەوەی کە ئۆتۆمبیلی هاژوشتووە بە سەرخۆشی یاخو خواردوێتیەوە و ئۆتۆمبیلی هاژوشتووە تاوانبار کراوە دەڵێن جۆرج دەبلیو بوش دوو تێرمیا دوو گەڕی سەرۆکایەتی بردوێتەوە کەواتە ترامپیش مافی خۆی هەیە بۆ ئەمەیان ئەبێت چاوەڕوان بین بەڵێ وایە بێگومان ئاستی تاوانەکانیش ڕەنگە جیاواز بێت بەڵێن زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڵێن ساڵحمان لەگەڵ بوو بە شێوەی ڕاستەوخۆ سپاس دەکەم پشتی چەند مەهانج بلندبوونا بەهای نیکەل و پەلان و بنزین و سوتەمەنی و هەمی پێویستیên ژیانê دیارە ئەمریکا هەنێکی بەهێنڤەدانێکê divê derbarê de werdegire û rewş piçekî aramtir dibe. Hevkarê me Dexîlê Şemo ji navenda nûçeyên dengê Amerîka bêhtir zaniyarî hene. Dem baş Dexîl te divê derbarê de çi heye? بەڵێ ساڵح ڕاستە ئەف راپۆرتونیان ئەف نوچەین کو ئیرۆ گەهاینەمە نیشانین دڵخۆشکەر پیشانی مەددن نوچە چ دەبێژن بن ئەف راپۆرت ژوەڕ ئامادەکریە پەیامێ vê sibê ji bikiran re xweş e bihayê her tiştî daketiye bigire ji gaz û panzînê heta bihayê pilêtên firokan û xaniyan li Stranserî Amerîka niha bihayê galoneka panzînê ji $4 kêmtir e. Helbet ev e piştî destpêkirina daketina bihayê wê di 57 rojên li ser hev de. Ev daketin bi egerî kêm daxwaza li ser gaz û panzînê ye. Bihayê pilêtên firokên geştyariyên navxwe ji bo 2 mehên dahatî êlûn û cotmehê daketiye. Em çaverê dikin çil ji sedê ji bihayê wan were xwarê. براستی ام دبینین کو بهات نخواره بگشتی هوند لمها ایلونه دا دپایزه دا پشتی ورزه گشتیاریه و ببینن دما گشتیاری کم دبه گریده دیوه گرن ام دبینین اف آراسته اف سال مزنده به لسر آستی جیهانی جی بهای خوارنه جی داکتیه بریجه نه جساده جمها 6 خزیرانی وره اوه جبریکتنا دست پیکرنا فروتنا گنمو دخلودانی روسیا و اوکرانیایا و پیشبینی هیا هشتا بهای خوارنی دا که چند لیچونو و گوهاستنا وی گنمو جهی کم ببه. بازاری لسر انترنتی ویسا بی خویا دکا کو بوجاره یکیه دمی 2 سالانده بهای تکرای کلوپلان نزم دبه. بهای خانیان رنگ دا که کمپانیین کرون و فروتنا خانی و آواهیان دبیجن سیمهین لسر هفین کارداریا عرض و خانیان نیشانه که کو بازاری کرینا خانیان دی دست پی بکه. افهمو نیشانن لگورا باوریا آبوریناسان کو او هلوسانا هری بلند دمی 40 سالان دا دی داکه و. دما کو ام لوینه گشتیه هلاوسانه نرن ام باور دکن کو اف برو آسته هری بلند چه ام باور دکن کو اوی راست به اف جا ام چاوره کن کو اف دا کوي او ام کیف خوش بن لهم بر تشتن ام بچاوي خود بینن
ئەو نوچە ئیرۆ دێوەرن وەشاندن و دێ وێ ڕاستیێژی دیار بکن کو لە مەها بۆری مەها هەفتیر مەهێ هەڵاوسان گەهایە 8.7% لێ هێشتاژی هەر بلندا لێ دیسان پەیامێ دڵخۆشکەر ئەوە کو لە مەها 6 خەزیرانی ئەو هێشتا کێمترە کو گاشت بووە 9.1% بوو ji bîra me neçe berî 5-6 mehan gehişt bû 10% yan jî derbas bibû. Baş e dexîl yanî welatiyên Emerîkî dikarin hinekî dilxweş bin divê de bi van nûçeyan û vê raportê yanî em dikarin bibêjin ku êdî dawiya krîza buhabûnê ye? صالح اف باميرو قالكي كيف خوش بو لان همون وچين ما ايرو بهيسين جي دي ساو كيف خوش ودل خوش مره شنو فكارن ابوري باور دكن كو بهای غازو بنزين دورو برين $4 بمينا بدرجه هي ماهن پایزه و دقل بردوامية شري لأوكراينا جي بيشبينيا بلند كرنا رجاء قازانجا لسر دينا لسر بتشد بيجن رجاء قازانجي و بلند بلدمي كومبونا دهاتيا انجمني يدكا فدراليا امريكي ابجا لو مانجي قالك باور دكنكو هرتش واري ابوريدا نقل كزلاله بله بهيفيا كو افيك چارا سر به داخلي شموت ناوند نوچين دنگ امريكا مربي گالك سپاس. نانسی پلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بە فەرمی پرۆژە یاسای چاودێری تەندروستی و زیادکردنی یارمەتیەکان بۆ ملیۆنان سەربازی دێرین و کەمەندامی واژۆ کرد کە لە شەڕدا سوتاون و جەستەیان بریندار بووە. یاساکە هەفتەیەک لەمەوبەر لە ئەنجومەنی سینات بە 86 دەنگی ئەرینەی بەرامبەر بە 11 دەنگی نەرینی پەسەند کرا. پرۆژە یاساکە ئیستا دەچێتە سەرمێزی سەرۆک جۆ بایدن بۆ ئەوەی واژۆی لەسەر بکرێت و ببێتە یاسا. یاساکە دەستڕاگەیشتن بە چاودێری تەندروستی لە ڕێگەی وەزارەتی کاروباری سەربازە دێرینەکانەوە بۆ ملیۆنان کەس کە لە شەڕدا سوتاون دابین دەکات و ڕێگە بە سەربازە دێرینەکان دەدا پارەی کەمەندامی وەربگرن بۆ قەرەبووکردنەوەی برینەکانیان بەبێ ئەوەی پێویست بکە کە بیسەلمێنن نەخۆشیەکەیان لە ئەنجامی خزمەتگوزاریەکەیاندا بووە یان نا. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕۆژە سێشەمێ پرۆژە یاسایەکە بە نرخە 280 میلیارد دلار ئیمزە کرد دا کۆ بەرهەمهێنانە تەکنۆلۆژیا بلندا نافخوایی زێدە بکە کۆ بەشێکە ji هەوڵدانە رێڤەبەریە wê ji بۆ بەهێزکردنا پێشبازیە ئەمریکا لە بەرامبەر چینێ. به gelek qanûndaner kar bi destên sandîkayan, siyasetmedarên xwecihî û karsanzan re Biden proje yasa pejirand ku beşeke bingehîna cindeya wiya abûrî ku dê weberhênana di pîşesaziya çîpên Emerîkî de bihêz bike. Di hewildanekê de ji bo hêsankirina paldana Emerîka li ser kelûpelên derva. Biden di merasîma koşka spî de got siberoja pîşesaziya çîpan dê li Emerîkayê bibe. û amaje bi amîrên biçûk kir ji telefonên zîrek bigir heta kompyûter û otomobîlan. Proje biryara ku ev bêhtirî salekê ye tê amadekirin 52 milyar dolar bi taybetî ji bo bihêzkirina kerta çîpên kompyûteran vedixetîne. Her du beşên kongresê di dawiya meha borî de bi hûrgiliyên girîng ên du partî ev proje biryar derbas kir. بەرپرسانی تەندروستی ئەمریکا ڕۆژی سێشەمە پلانێکیان پەسەند کرد بۆ بڵاوکردنەوەی ڤاکسینی ئەوڵەی مەیمون بە شێوەی سنووردار واتە تەنها 1 لەسەر 5 ژەمی ئاسایی لە خەڵک بدرێ. ئەمەش دوای ئەوەی توێژینەوەکان ئاماژەیان بەوە کرد کە بڕی کەمکراوی ڤاکسێنەکە بە هەمان شێوە کاریگەرە. ئەم ڕێگایە کە بۆ پاشەکەوتی ڤاکسێنەکان بەکاردێ وا پێویست دەکات لە کاتی کوتانی ڤاکسێنەکەدا لە جیاتی ئەوەی بە شێوەیەکی قوڵ دەرزیەکە لێ بدرێت دەبێت تەنها بە شێوەیەکی ڕووکەش لە ژێر پێست بدرێت کە دەوترێت بەم شێوەیە ڕەنگە سیستمی بەرگری لەش بخاتە کار. ئەمریکا لە ئیستادا ئەو پێداویستیانەی نییە کە پێویستن بۆ کوتانی هەموو ئەو کەسانەی کە بە دوای پاراستندا دەگەڕێن لە ڤایرۆسی ئەوڵەی مەیمون کە خەریکە بە شێوەیەکی خێرا بڵاو دەبێتەوە. بەڕێوەبەرایەتی بایدن هەفتەی ڕابردوو ئەوڵەی مەیمونی وەک حاڵەتێکی لە ناکاوی تەندروستی گشتی ڕاگەیان. ئەمەش لە هەوڵێکدا بۆ خاوکردنەوەی ئەو پەتایە کە لە پەرەسەندندایە و تاوەکو ئیستەش زیاتر لە 8900 ئەمریکایی تووشی ڤایرۆسەکە بوون.
سەرۆکێبەرێ ئەمریکا دۆناڵد ترامپ di navenda siyaseta muhafizkara Amerîka de ye dimîne jî li gor rapirsiyeke nefermî ew ê herî pêş e ji bo kandîdbûna seroketiyê ya komariyan di konferansa siyasiya muhafizkaran da ku li Dallasê ji 4 heta heftê tebaxê hat eldarxistin. Raporta Mike O'Sullivan bêhtir agahî hene. ڕێخەران بە کۆنفراسی سیاسی پارێزەران یان سیپاگ ناوی دەبن کە کاریگەرترین کۆبوونەوەی کۆنە پارێزانە لە جیهاندا. لە نێو وتارەکاندا سەرۆکوەزیرانی پۆپۆلیستی هەنگاریا ڤیکتۆر ئۆریان هەبوو، بەڵام ئەستێرەکە داناڵد ترامپی سەرۆکی پێشووی ئەمریکا بوو. ئەمریکا بەرەو هەڵدێر دەڕوات و بزوتنەوەکەمان تاکە هێزە لەسەر زەوی کە دەتوانێت ڕزگاری بکات. راپرسیەکی نافەرمی دەری خستووە کە لە سەدا 69 بەشداربووانی کۆنفرانسەکە هیواخوازن ترامپ جارێکی دیکە خۆی کاندید بکاتەوە لە سەدا 99 بەباشی لی دەڕوانن. لە سەدا 69مان هەبوو لە 99 لە سەد پەسەندکردن. بۆچی نەمتوانی 100% بەدەست بهێنم؟ بۆ راپرسەکە لە نێو کۆماریەکان و ئەنجامەکان یەکلایەنن، بەڵام راپرسەکەی ماجیڕابدوو دەری خستووە کە هێشتا نزیکەی نیوەی کۆماریەکان دەنگ بە ترامپ بدەن ئەگەر جارێکی دی خۆی کاندیدکاتەوە. دیموکراتەکان ئاهان دەگێڕن بۆ پرۆژە یاساکانی خزمەتگوزاری تەندروستی و کەشوهەوا و باج کە ڕۆژی یەکشەمە ئەنجومەنی پیران پەسەندی کرد کە سەرکەوتنێک بوو بۆ سەرۆک جۆ بایدن. ترامپ ئاماژەی بۆش کردووە ئەو پرۆژە یاسایە تێچووی زۆری دەبێت. ئەوەی لە ئێستادا دەیکەین گەورەترین بەرزکردنەوەی باجە لە مێژووی هەموو وڵاتەکەماندا. ترامپ ڕەخنە لە دوو دیموکراتە میانڕەوەکە دەگرێت ئەوانەی توانیان پرۆژە یاساکە لەسەر بنەما حیزبایەتی تێپەڕێن. پشگیری پاڵێوراوە کۆماریەکانیشی کرد کە لە هەڵبژاردننی مێتێرمدا سەرکەوتنیان بەدەست هێناوە. ئەمریکا لە مانگی 11 داهاتوودا دەگەڕێتەوە، بەردەوامیش دەبێت لە بەرەو پێشچوون و گەورەبوون و ناتوانرێت ڕێی لێ بگیرێت. لە مانگی 11 ساڵی 2024دا پێشی دەخین کە ئەوەش ڕووداوە گەورەکەیە. یەکێک لە شلۆڤەکەران دەڵێت ترامپ کاریگەری دەبێت لەسەر هەڵبژاردننی نێتێرم، بەڵام ئەوەندە سەرنجڕاکێش نییە بۆ بردنەوەی سەرۆکایەتی جایەکی دیکە دوای تێپەڕین 2 ساڵ بەسەر هەڵبژاردندا. ناتوانێت تەنها بە کۆماریەکان هەڵبژاردننی گشتی بباتەوە. دیموکراتەکانیش پشگیری ناکەن. هەندێک ئاماژەش هەن کە کەسانی سەربەخۆ لە داناڵد ترامپ وا دوور دەکەونەوە. شیکەرەوەکە دەژڵێت بەهۆی دانیشتنەکانی ئەم دوایی کۆنگرێسەوە و لەسەر یاخیبوونی 6 مانگی 2021 کە زۆر کەس ترامپ تاوانبارەکەن، بەڵام دوو جار لێپێچینەوە لەگەڵدا کراوە و بێتاوان دەرچووە. وەلێ سەرۆک وەک هێزێک لە سیاسەتی کۆنا پارێزان دەمێنێتەوە. بۆ مایک ئۆسلیڤان یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. دەنگدەران ڕۆژی سێشەمە دەنگیاندا بۆ ئەوەی کاندیدێکی کۆماریەکان بۆ پارێزگاری ویلایەتی ویسکانسن هەڵبژێرن. سەرۆکی پێشووی ئەمریکا دانۆڵد ترامپ پشگیری لە تیم مەکێلز کردووە بەرامبەر بە ڕێبێکا کلیفیش کە لەلایەن مایک پێنس جێگری سەرۆکی پێشووی ئەمریکاوە پشگیری کراوە. مەکێلز و کلیفیش بەیانی سێشەمە لە شاری مڵواکی وەک دوو کۆماری دەنگیاندا دەرەنجامەکان ڕۆژی سێشەمە کاریگەریان دەبێت تەنانەت لەسەر دەرەوەی ویلایەتی ویسکانسنیش، ویلایەتێکە بە یەکسانی لە نێوان کۆماریەکان و دموکراتەکاندا دابەش کراوە. ئەو کەسەی کە لە پاییزی ئیمساڵدا بە پارێزگاری هەڵدەبژێرێت بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی لە پۆستەکەیدا دەبێت و دەتوانێت گۆڕانکاریەکانی یاساکانی هەڵبژاردن واژۆ بکە یان ڤیتۆیان بکە. هەروەها ڕەنگە پارێزگاری داهاتوو سێناتۆری ئەمریکا بڕیارەکان لەبارەی پرسەکانی لەباربردنەوە تاپەروەردە و باجیش بگۆڕێت. بەڵێ ساڵح وەک دەزانیت پرسی دەنگدان لە ئەمریکا هەڵبژاردننی کاندیدەکانی کۆماری و دموکراتەکان بەڕێوەیە بۆ ئەوەی لە مانگی 11دا لە هەڵبژاردندا چارەنووسیان لە کۆنگرا دیاری بکرێت. و نیشان ژنها دەژی دیارن کوێ و ڕاکێشان و گرژی وان هەڵبژاردناندا gelek tund bine ji ber ku niha kongresêda hema yanî wekû hevin ew dixwazin vê balansahan her du jî dixwazin biguherin. برنامه ما بردوامه لپشتیوی ناوبرین بدیگرن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.
دەسەڵاتدارانی کوردی عێراق ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەیاندن کە ڕۆماڵی خۆپیشاندانەکان دەکەن دەست بەسەر دەکەن و هەڕەشەیان لێ دەکەن. لێژنەی داکۆکی لە ڕۆژنامەنووسان ڕۆژی سێشەمە ڕایگەیان پێویستە دەست بەجێ دەست بەسەرکردن و هەراسانکردنی ڕۆژنامەنووسان و کارمەندانی ڕاگەیاندن ڕابگرن و ڕێگەیان پێ بدەن بە ئازادی و پارێزراوی راپۆر لەسەر نائارامیە سیاسیەکان بدەن. ڕۆژی شەمەی ڕابردوو کاتێکنەوەی نوێکی هێزێکی ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستانە بانگەشەی ئەنجامدانی خۆپیشاندانی کرد بە پێی ئامارەکانی سنتەری مترۆ 78 پێشێلکاری بەرامبەر 6 ڕۆژنامەنووس و کەناڵی ڕاگەیاندن کرا. ئەمەش کاتێک ویستیویانە ڕۆماڵی ناڕەزایەتیەکان بکەن. لێژنەی پاراستنی ڕۆژنامەنووسان کە بنکەکەی لە نیویۆرکە دەڵێ ڕۆژی شەمە لە شاری سلێمانی ڕۆژنامەنووس سنوور کەریم و کامێراوان محەممەد ئازاد مەجید لە ڕێکخراوی دەنگی ئەمریکای بەشی کوردی لە کاتی ڕۆماڵی خۆپیشاندانەکاندا بۆ ماوەی 2 کاتژمێر لەلایەن هێزە ئەمنیەکانی ئاسایشەوە دەست بەسەر کراون. بە پێی ئیمەیلێک لە بەرپرسی پەیوەندی گشتیەکانی دەنگی ئەمریکا و بەیاننامەیەکی دەنگی ئەمریکا کە پێشکەش بە لێژنەی پاراستنی ڕۆژنامەنووسانیش کراوە، دەنگی ئەمریکا ڕایگەیاندووە دەست بەسەرکردنەکە لە کاتێکدا بووە کە تیمەکەی موڵەتی لە دەسەڵاتدارانی ناوخۆی وەرگرتووە بۆ ئەوەی لەوێ راپۆر بدەن، بەڵام بۆ ماوەی چەند کاتژمێرێک پەیامنێرەکە و کامێراوانەکە دەست بەسەر کراون. ئەوان دەڵێن کە دوای دەست بەسەربوونی سنوورکەریم ناچار بووە بەڵێنامەیەک واژۆ بکات بەبێ ئەوەی ڕێگەی پێ بدرێت بیخوێنێتەوە و هەروەها پرسیاری تایبەتیشی لێکراوە سەبارەت بە خێزانی و ئۆتۆمبیل و شێوازی ژیان و بۆ چوونە سیاسیەکانی. سەرۆکێ ترکیە ڕۆژە سێشەمێ چارەمین کەشتیە کۆڵاندنێ یا ترکیە vekir berî ku biçe ser bîreka hîdrokarbonê li rojhilatê derya spî. Recep Tayyip Erdogan di merasîmê de got lêkolîn û kolandina me li ser li derya spî dibin serweriya me de ye û nehewce ye ku em destûr û erêkirinê ji kesekî bixwazin. Gotinên Erdogan nîşaneke li ser nakokiyeke dijwar li ser sînorên deryayî û mafên enerjiyên deryayî به ولات جیران یونانستانی را. اردوغان گوت که عبدالحمید هانی نو ده دست به کلاندن بکه لبیرا یوروکلر یک یا 55 کیلومتر دوری پراوین گازی پاشا کو نافچه که لپارزگاه انتالیای لباکور روجاوای قبرسی. ده هاوینا 2020 ده گرجی زیده بون پشتی که ترکیه کشتیه که لیکولینه یا اردهج شان در روجلات دریا سپی که یونانستان ادعا دکه پارزمیناویه. ئێوارەی ڕۆژی سێشەمە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بە فەرمی ڕێکەوتنی بە ئەندامبوونی فینلاند و سوئێدی لە ناو ناتۆدا واژۆ کرد و پێشوازی لە ئەندامبوونی ئەو دوو وڵاتە کرد بۆ ناو ناتۆ. ئەم کارەی بایدن دوای پەسەندکردنی ئەنجومەنی سیناتی ئەمریکا ڕوویدا. بایدن لە کاتی واژۆکردنەکەدا ئاماژەی بەوەش کرد کە پێش واژۆکردنی پەسەندکردنەکە لەگەڵ سەرۆکی هەردوو وڵات قسەی کردووە و داوای لە ئەندامانی دیکەی ناتۆش کرد کە بە خێرایی پرۆسەی پەسەندکردنی خۆیان تەواو بکەن. ئەنجومەنی سینات هەفتەی ڕابردوو داوای ئەندامبوونی ئەو دوو وڵاتەی لە ناتۆ پەسەند کرد. هەردوو وڵات لە سەرەتای ئەمساڵدا بە مەبەستی پاراستنی ئاسایشی خۆیان لە دوای هێرشەکانی رووسیا بۆ سەر ئوکرانیا داوای ئەندامێتیان لە ناتۆ کرد. یاساکانی ناتۆ پێویستی بە ڕەزامەندی سەرجەم سی ئەندامی ئیستا هەیە بۆ ئەوەی فینلاند و سوێد بتوانن بە فەرمی بچنە ناو هاوپەیمانێتیەکەوە کە پێشبینیش دەکرێت لە چەند مانگی داهاتوودا بە تەواوی ئەنجام بدرێت. ارتشا ترکیه هجمارک گندو تاخن باجار قامشلویه دربیسیه عموده و تلتمره تو باران کرن و ایریشن به درونان پیک آنین ده انجام واندا ده انجام کتنا هجمارک توپن هوانان جالیه ترکیه و لسر تاخن میسلون و قنات السويس یا باکور باجار قامشلویه سه کس بریندار بون. ده همان دمیده توپخانات ترکیه گندن سیگرکا و تلزیوان لروجلات قامشلو تو باران کرن جبو آگاهی بهتر دوی درباره ده و هر وها لدور لفو تفجرات ترکیه لوان نافچیان نها هر دو پیامنرین ما زانا عمر جی قامشلو ایوب دمیر جی انقره بمرانه دما و هر دوان جی باش زانا آگاهی داوی دوی درباره ایریشن ترکیه بردوام لوان هریمان چنل جمته. بله دم باش صالح شخوه جدود داني نيفرو لقام مشلو بالافريكا تركيا ببيلوت خالكه ل سر سينور لقام مشلو ارمانج كر
ده انجام وی ده چار او ایریش دجاران پیکات لدو هف بدر روکیتان روکیتا دمای که کت او ارت هنک لشکرین پاریسوان سینور لور کومبون ایریشا دوا بروکیتا دن بیکات ده انجام وی ده چار لشکرین ین پاریسوان سینور ین بسر حسد ده جیانا خوش دستان هر وها او دورا هنکی جی نزیکی تاخن سینور بون هن آلی زرار گشت مالبات در دوری وی داره مال در وی ده او هنک بریندار هبون جنک و زاروکک پشتی وی او تو باراندن بردوام بو و برفره بو اگر ام دست نشان بکن جه چلاغا لگون دی سرمساغی بر بتربسپیه و تلزیوان حتی بر بروجاوای روجلاتی قامشلو سیگرکا لوی داره لراستی تو باراندنی هات و بریندار هبون و هجماره که خلق گندین ایوی سرسینور در بدری باجار بون ده همان دمیده او توپین هاونا لقامش لوجیکت وقت آمجه بویه که کر لجرنک لقناة السويس لآلیدن او توپ آنا کدن و زراره که پرمزن گهشتن مال و ملک ولاتیان بله زانا ازی فکرم جمتا ببور از بردوام کر از فکرم جمتا ایوب یعنی ام دزبان بری چند روزان کمبونک دناوینا سروک ترکیه رجب طیب اردوغان و سروک روسیا ولادیمیر پوتین در سوچی بو ام زانن ترکیه جی ابو دمک حولا اپراسیون که لشکری لوی هرمه دده گلو انجام ویک وان کوبونان تشتغل سر عرض دیار بو یعنی مدیا ترکیه و درباره ده بحث چه دیگه دیار ایوب دنگ منابیسه از فکرم جمتا زانا حتی ایوب آمده دبه زانا بری یعنی دوه روزنامه شرق الاوسط آگاهی که راگهاند بو که ارتش ترکیه جهنک نافچ ام بیجن بنگهین خل علی روجاوای تل ابيض گریسپی وکشیایه او یک تی چواته گلو او بیجن سپارتنا وان یعنی رادسکرنا وان نافچیانا بو رژیم سوریه یان روسیای چلوی هریمید قومنها جخوال لگوری آگاهیان او وکشاندنا جدو خالان جه آلیه گری سپیگو جه آلیه هیزن ارتشا ترکیه هات بالا کرن پشتی جوینا سوت چی بو لوی دره دوی باوری دنگو پیمانک دنافبرا آن هفکرنک دنافبرا روسیا و ترکیه ده چه بویه جبو و گوهرینا هن دوران بهف و پشر یعنی راست راست او توپ او ایریشانا پیک هاتن سد درجاهیا سینور حتی درجاهیا نزيكي 180 كيلومتري لفي باوريه دناغو اتفاقك هي نابرا روسيا وتركيا ده وهن او خالن جهات فكشادن جالي غري سبي دباغو ورن رادسكرين جو ارتشا سوريا لي برامبري وي تركي درباسي كيشان دفري ببه حتى نها نديار او دباغو او تو باراندن اندو وك بيش بويرن جو شركي برفرهتر انغو درباس بونا كدفره كنوب بتايبتي دملي عمودي ودربسيده باشه زانا يعني خلق بيتر بحثا چد في درباري دكت بحثا ريكفتنا که بلكي نديار كري يعني نراغهان دي ناوينا روسان وتركان داد في درباري دا كر گلو او اوبراسيون تركي كو بحثا وي دكه وي بكل وان هريمان وي پیش و بچه يعني خلق دي في درباري دا بحثا چد دكه ببورينا دنگ نهات من تكارب دوباره بتخص ببيجم يعني رياكسيون خلقي درباري افري كفتنا كنت بحثا ويدكي اگر ريكفتنا نافينا الروسان وتركان ده هبه خلق باريني لي تماشا دكه يعني رنگ اوبراسيون كتركي تركيا قالا ويدكه بيك ورا يعني كيما احتمالاوي جخوا کولانا کردی لقامش لو بتایبتی و دورین سینوری دوی باوری دنگو هگر امریکا ری نده اپراسیونه که ترکیه و نکاره به وی اپراسیونه پیک بینه و کیف خوشن هنه کی به مسئله سوزن امریکی لوی دوری لي هند دبر امريكا ليت هنا وترس السروي هنا هجر ام بيجن جي روجافاي قامشلو لملي عمودي ودربسيه حتى ملي داد كبز زرغاني جو او نيزيكانا او دبرانا دبن بيتر نيزيكي دبرين جو تركي 2019 ده لنافچين سري كاني كنترول كرنه
جخوا روشك كامباخ دركفا خلك في دبري دبيجن ادي ام بتشنكو يعني وك شركي تنبونا كردان بتايبتي بنافدكن هر حال و هر حال تاني كسي سيفيل تاني او بيجن باجا في كي بهتر ددن ايوب ديارة فجريا يا ايوب اگر دنگي من تيتا متخصص بيجن او كومبونا نافينا بوتين واردوغان دا قالوا تانجام لسر عرضي هنا درباري او بريفا برنا اوبراسيونا كي باكو رجلات السوريه سال چند روز بری جخو باجار روسیه سوچی هفدیتنا اردوغان و پوتین چه بو پشتیویجی اوان دکلاراسیون اکوشاند بو دوی دکلاراسیون بحثا چه کربون گوتو بو امیل سوریه برانبری تروریزمی هولدار اکا هفپار چه بکن راستی پشتیوی تشتکی دیپار در نکت نیسا دو روز بری جی سرو کمالن ترکی رجب طایب اردوغان سیزدهمین konferansa Balyozan'da ragahant ku aliyem Bakur'in Suriye'de operasyon eke çebikin yani hatta 30 kilometre derbasi hundur bibin hema devan aynı roje da cidisa vezirin Karin hundur Süleyman Soyluji bahsa biyakır u hemu sınırın Türkiye'de peşiyahve u got ku biz 30 kilometre derbasi hundur bibin rastı ve deri تبایی گاویم تماشا دکن روزه و دستلاتی زیادتی دواری اپراسیونی دا درد که پیش لیف اپراسیون ویبه و نبه شکلی چابه دوی واری دا هیچ رنگی که دیپار در نکه پیش باشه ایوب اندزانی که ترکیه جزو دا پلانا ویا که دکه دوی درباره دا اریکرنه که گشتی لترکیه هیا یعنی ما بس من اپوزیسیون ترکیه لگل دستلاتی اری دکه که اپراسیونه که وها برفره لباکو رجلات سوریه بریوه بچه سال ویاریلda opozisyon rastî ev hemû hewldanên Türkiye di warê operasyonê da wek siyaseteka derna wek siyaseteka hundur çîrove dike. Dîsa du sesê du heşt rewşenbîr, akademisyen, nivîskar deklarasyonek weşandin, pêkva imza kirin. Di wê deklarasyonê da jî dibêjin ku yani Türkiye heya niha çendîn operasyon kiriye, çilî zêdetir leşker hatiye kuştin, o dîsa daliyê din da gelle kesî xisar ditiye, gelin Türkiye hiç civî feydek negirtiye. O bangî operasyon ew jî dike, opozisyonê jî dikin, dibên xwe nexin nav vê suçdariyê. Ji bo wê jî tevahiya Tirkiye, tevahiyan temaşe dikin, di mijara wan da hiç operasyon diyar nabe. Li hikûmet an jî desthilatî bes test tenê dixwaze ku operasyonê derxe rojevê evî jî bi hilbijatinê vagirê didin. بله ایوب دیاره لهر جهه کی دنیای تجاران خلق ج اپراسیون لشکری ام بیژن سوده ورناگرن تم زیان دیگه سیویلان ایوب دمیر ج انقره و زانا عمر ج قامش لو گلک سپاس بوده ماوا برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنکی بمرانه ماڵپەڕی نورنیوز کە نزیکە لە ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتمانی ئێران و هەروەها بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە یەکلایکردنەوەی دەقی ڕێکەوتنی ناوکی نێوان ئێران و زلهێزەکانی ڕەت کردوێتەوە و دەڵێ هێشتا چەند پرسێک ماون کە گفتوگۆیان لەسەر بکرێت. هاوکات ئەمریکا وێرای پێشوازیکردن لە دەقی کۆتایی ڕێکەوتنەکە ئامادەی خۆی بۆ کۆتایی هێنان بە دانوستانەکان دەربڕیوە. ئەم لێدوانانە لە کاتێکدایە کە یەکێتی ئوروپا وەک ڕێکخەری دانوستانەکان ڕایگەیاندووە کە دەقی کۆتایی ڕێکەوتنەکە ئامادەیە و چی دیکە دانوستان لەسەر ئەو پرسە ئەنجام نادرێ. جیاوازی لێدوانەکان بۆچی دەگەڕێتەوە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە و زانیاری زۆرتر لەسەر ئەم پرسە دکتۆر داریوشی پیری پسپۆڕی زانستە سیاسیەکانمان لەگەڵە لە زانکۆی مانچسترەوە. کاک دکتۆر پیری وێرایی سڵاو سپاسم بۆ ئامادەبوونتان لەم بەرنمەیەدا. وەک باسمان کرد یەکێتی ئوروپا دکتۆر باس لە دەقی کۆتایی ڕەشنووسی ڕێکەوتنەکە دەکا لەلایەکی دیکەشەوە ئێران ئەمە ڕەت دەکاتەوە. هۆکاری ئەم جێوازیە بەڕێزت بۆچی دەگەڕێتەوە؟ بەباوەڕی من ئەم جێوازیە گەڕێتەوە بۆ تاکتیکی ڕێوانگای جێواز دەداین ماری ئیسلامی یەکێتی ئوروپاوە. کوماری ئیسلامی تاکتیکی کاتکوشتن دەپشت بگرێ یعنی بەڕاستی کوماری ئیسلامی بە دوای کاتکەڕین و کاتکەڕینە تا نزیک بوو بە دروستکردنی بۆمب ئەتۆمی. ئەگەر کوماری ئیسلامی بتوانێت بۆمب ئەتۆمی دروست بکات باوەڕی من دیتر پێویست ناکات یەکێتی ئوروپا بکات
دەستێکیشی دەگفتووە بەڵام ئەگەر بتوانین نزیک بوو بە دروستکردنی بۆمباتۆمی لە گفتوگوانە داهاتووە لە تەک یەکێتی ئەوروپا و ئامریکا کوماری ئیسلامی دەستی بانێ هەیە لە یەک لایشە و یەکێتی ئەوروپا حاڵە دەست زووتر گفتوگوان بەسەرنجام بێت لەبەرەوەکی یەکێتی ئەوروپا زۆر لە فشار لەم کاتە بە تایبەت بەبوونەی شەڕی نێوان ئوکراین و رووسیا یەکێتی ئەوروپا حاڵەدا کە گفتوگان بە تەواو بێت بەسەرنجام بڕچێت لەبەرەوە یەکێتی ئەوروپا دیتر پێویست ناکە یعنی حەز ناکە تەمەرکوز بکە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت ئێران و پلانی هەیە کە تەمەرکوز بکە سەر رووسیا و چەلەنجەکانی کە رووسیا بۆ یەکێتی ئەوروپا هەیە. باشە دکتۆر یەکێتی ئەوروپا وەک ڕێکخەری دانوستانەکان ڕایگەیاندووە کە چی دیکە دانوستان و گفتوگۆی تر لەسەر دەقی با بڵێن یان ڕەشنووسی ڕێکەوتنەکە ئەنجام نادا ئەگەر ئەمە ڕاست بێت و ئێرانیش لەو لاوە دەقەکەی پێ قبول نەبێت و ڕەدی بکاتەوە ئایا ئەمە بە مانای مردنی تەواوەتی ئەو ڕێکەوتنەیە؟ بە باوەڕی من لە دنیای سیاست هەموو شتی ئەبێت یعنی هەموو شتی ڕووەدا لەبیریمانی نەچێت ئەم گفتوگوانە یەک نەو بلان و یەک نەو بازی و بلوف سیاسیە بۆ فشار هاوردن لەسەر تەرەفی مخالفان امتیازی زۆرتر بکەن ڕێکەوتن لەگەڵ ئێران دەڕێ گفتوگۆوە بۆ هەردوو سەر قازانجا ئەگەر ئامریکا و یەکێتی ئەوروپا قەت بەدوای شەڕکردن لەتەک ئێرانە نییان ئەوانە بەدوایانن لە تاریخ گفتوگۆوە کێشەی بۆمب ئاتۆمی و کێشەی پەیوەندی هەستەی ئێران چارەسەر بکەن لەلایەک تریشەوە ئەگەر یەکێتی ئەوروپا دەست لە گفتوگوان بکشی ئەوانە بە تەواوی ئێران هەوڵ دەدەن بەلای چینەوە یعنی ئەگەر گفتوگو نیوان ئامریکا ئەو کۆماری ئیسلامی تەواو بێت ئێران بە تەواوی ئەکاتێتە ناو بلوکی چین و رووسیاوە ئەوە چیزی نییە کە یەکێتی ئەوروپا و بەدوای ئەوە یەکێتی ئەوروپا و ئامریکا بەدوای ئەوەن کە کۆماری ئیسلامی لە بلوکی چین و رووسیا دوور بکەنەوە بە باوەڕی من قەت یەکێتی ئەوروپا دەست ناکێشێ یەک چیزیش لە بیرمان نەچێت کۆماری ئیسلامی زەعیف و بی بۆمبە ئەستەیی بی بۆمبە ئاتۆمی بۆ ئامریکا و یەکێتی ئەوروپا قازانجی زۆری هەیە بە باوەڕ من قەت دەست لە گفتوگو ناکێشن و پلانیان هەیە دوواتر گفتوگو واتە ئەوە دەقی با بڵێن کۆتایی نابێت و پێدەچێ هەم دیسان دووبارە دانوستان لەسەر با بڵێن دەقی ڕێکەوتنەکە بکرێتەوە باشە دکتۆر وەک دەزانیت نوێنەری رووسیا لە گفتوگەکانی ڤیەنا بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنە ناوکیەکەی ئێران و ئەمریکا دوای ئەوە یەکێتی ئەوروپا گوتی دەقی کۆتایی ڕێکەوتنەکە ئامادەیە ڕایگەیان کە ئێران مافی خۆیەتی با بڵێن هێشتا ڕازی نەبێت بەوە کە پێی دەوترێت دەقی کۆتایی زۆر کەس ئەم جۆرە قسانەی لایەنی رووسیا بەوە لێک دەدەنەوە کە رووسیا خۆشحاڵ نییە لە زیندووکردنەوەی ئەو ڕێکەوتنە هۆکار چییە ئەگەر خۆشحاڵ نییە با بڵێن رووسیا بۆ نایەوێت ئەو ڕێکەوتنە زیندوو بکرێتەوە و قازانجی چییە بۆ رووسیا؟ رووسیا ئێستا دەسڵاتداری سیاسەتی دەرەوەی ئێرانە بە باوەڕی من رووسیا ئامرەکە کە کۆماری ئیسلامی دەتەک یەکێتی بۆ ئامریکا ڕێکەوت یاننا هۆکاری چییە؟ هۆکاری ئەگەڕێتەوە سیاسەتی نیوەدەوڵەتی رووسیا یەکێتی ئەوروپا و ئامریکا بە دوشمەنی دەرەجەیەکی بینالمللی خۆی دەزانێت رووسیا حاڵەدا چەلنجەکانی نیوەدەوڵەتی ئامریکا لە جیهاندا بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر بکە هەرچی چەلنج بۆ ئامریکا زۆرتر بێت پاوەری ئامریکا کەمتر دەبوو در نەتیجە رووسیا قەت ئیجازە نادا بە ئێران لەتەک یەکێتی ئەوروپا و ئامریکا ڕێکەوێت لە لای تریشەوە لەبیرمان نەچێت ئەگەر یەکێتی ئەوروپا و ئامریکا ڕێکەون ئەوە بۆ زەرەری زۆرە بۆ مارکتی نەوت و گازی رووسیا لەبەرەوە ئەگەر ئێران و کۆماری ئیسلامی و یەکێتی ئەوروپا ڕێکەون ئەگەرێ هەیە یەکێتی ئەوروپا لە ئێران گاز و نەوت دەرنەچیدە دیتر پێویستی نییە بۆ گاز و نەوتی رووسیا ئەوە بۆ باوەڕی من ئەوە دلیلی ئەسلیە کە رووسیا حەز ناکە یەکێتی ئەوروپا و ئێران ڕێکەون بەڵێ وەک دەزانی دکتۆر لەم کۆتاییانەشتا با بڵێن هاوکاری نێوان رووسیا و
ئێران لە واڵایی ئاسماندا با بڵێن قوڵتر بووەتەوە و چاودێران ئاماژیان بەوە کردووە کە پێدەچێت ئەو هاوکاریکردنە مەترسیەکی سۆر بێ هەم بۆ سەر ئوکرانیا کە رووسیا کەڵکی لێوەرەگرێ هەم بۆ ئێرانیش کە دەتوانێت لە ناوچەکەدا نەئارامی زۆرتر دروست بکە. بەهەرحاڵ زۆر سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر داریوشی پیری پسپۆڕی زانستە سیاسیەکانمان لە زانکۆی مانچسترەوە لەگەڵ بوو. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. سەرۆکی ئوکراینای ڤلۆدیمیر زێلەنسکی ڕۆژە سێشەمێ گوت شەرێ لە وڵاتێ وی بە داگیرکردنا رووسیا یا نێڤگراوا قورمێ دەست پێ کرد و divê بە ئازادکردنا قورمێ jî bi dawî bibe. Demekê berê roja sêşemê teqînin bihêz bingeheka ezmaniya Rûsî li قرم هجاندن و اورین دومانه ین بلند شاندن سر هرمه که دبس هدما زیدبون شر لأوکراینای. رایداران دیار کرد که هری کم کسک هات کشتن و گل کس جی بریندار بون. وزارت بروانی روسیا رد کرد که بنگه ساکی لدریا رش هاتیه تو باران کرن و گوت جبل خانه لوی دری هاتنه تقاندن. لگمان لنافتورین جواکین اوکراینای بلاف بون که او موشکین دور آویژن اوکراینایینه. پارێزەری مەرینا ئۆفسیانیکۆفا لە سۆشال میدیا ڕایگەیاندووە دەستگا ئەمنیەکانی دەوڵەتی رووسیا ڕۆژی چوارشەمە ماڵی ئەو ڕۆژنامەنووسەی کە کارمەندی پێشووی تەلەڤیزیۆنی دەوڵەتی بووە پشکنیوانە. ئەو ڕۆژنامەنووسە هەمان کەسە کە لە مانگی سێدا لە میانەی هەواڵی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنەکاندا شەڕی ئۆکرانیای ئیدانە کرد. دیمیتری زەخپاتۆف پارێزەری ناوبراو لە نووسینێکدا لە تەلەگرام گوتی کە دۆسیەی تاوانکاری لە دژی ئەو ڕۆژنامەوانە کراوەتەوە کە بە پێی یاسای رووسیا تۆمەتبار کراوە بە بڵاوکردنەوەی زانیاری ساختە سەبارەت بە سوپای رووسیا. سکرتەری گشتیە نەتەوەی یەکگرتی ئەنتۆنیۆ گوتێرس لە کۆنفرانسێکە ڕۆژنامەوانیدا لە تۆکیۆ هشاریدا و هەر عێریشێک لەسەر بنگەهەکە ناوۆکی خۆکوشتنە پشتی تووبارانە بنگەها ناوۆکیە زاپۆریژە لە باشووری ئوکراینایە لەسەر ڕاهێنانên لەشکریên مەزنên چینێ لە دۆرە تایوانê گوتێرس بانگا سەبر و ڕاگیریە کرد و نیشان bi giringiya rêgirtina li girjiyanda. Sekreterê giştî yê neteweyên yekgirtî Antonio Guterres roja duşemê di preskonferansekê de li Tokyoyê hişyarî da ku her êrişek li ser santrala navûkî xwe kujiye. Piştî ku êriş li ser bingehê mezin ya hêza atomî li Zaporizhzhia li başûrê Ukraynayê hatiye kirin. Any attack to a nuclear plant هر êrişek bû ser santrala atomî tiştekî xwekujiye û ez hêvîdarim ku ew êriş bi dawî bibin. û di heman demê de hêvîdarim ku Ajansa Navnetewiya Atomî bikarbe bigihîje wê santralê û şiyan û hêzên xwe bikarbîne. Dema ku metirsiya karasata navûkî li seranserê cîhanê belav dibe, ji Ukraynayê heta rûşalta navîn û nîvgirava Koreyê, Guterres ji ber vê metirsiyê hişyarî da welatên Xwedê çekên navûkî û got mirwahî bi çeka barkirî dileyîze. I believe this is the moment when the Ez bawer dikim ku ev demeke ku xetera rûpirîbûna navokî vedigere. Ew tişteke ku me bi dehsalan ji bîr kiriye. Wekî ku min gotî ew demeke ku me ji welatên Xwedî çekên navokî de xwaz kiriye ku bi prensîp nebin yekem di karanîna çekên navokî de û soz bidin ku çekên navokî bi kar neînin û gefên li welatên dînekên ku nexwedî çekên etomî ne. Ez difikirim ku çi kes qet çi kes nikare qebûl bike ku şerekî etomî biqewime. Nobody can accept the idea that a new nuclear war could happen. Li ser rahênanên leşkerî yên Çînê li derdora Taywanê Guterresî banga aramiyê kir û got kêmkirina alûziyan gelek girîng e.
وی هەروەها دازانین و نەتەوەی یەکگرتی پابەندی بڕیارە جڤاتە گشتیە یا سیاسەتە یەک چین. لێ ئەم هەمی دخوازن و چارەسەریەک دە دەربارێ vê pirsê da bi awayekî aştiyane çê bibe. Ez difikirim ku pir giring e ku mirov serî li aqilê hevpar bide. Ev pirsek hesas e. Pêdiviye ku ew bi hişmendiyeke hevpar bihên nirxandin û paşê jî kontrol bikin û alûziyan jî kêm bikin. Ez bawer dikem ku ev dê di dem û rojên pêşiyê da pir giring be. Antonio Guterres herwiha bang li Koreya Bakur kir ku rê bide neteweyî yekgirtî da ku harîkariya mirovî bigehîne wî welatê. Unfortunately, no visas have been issued. Mixabin ku çi vîze bi karmendên netewên yekgirtî re nehatine dayîn. Karmendên navnetewî nikarin bigihêjin Kurya Bakur û em rastî zehmetiyên mezin dibin بۆ پشتەوانیە پێدویە مرۆڤاهی بۆ gelê vî welatî û banga min ji bo Koreya Bakur ew ku karê netewên yekbûyî asan bikin û ji bo ku xêrxwaz bikarin piştgiriya me bikin ji ber ku hindî ku em dizanin pêdiviyên lezgîn hene hem derbarê ewlekariya xwarinê û hem jî derbarê tenduristiyê. Are now absolutely dramatic, both from the point of view of food insecurity and the point of view of health. Antonio Guterres dawiya heftê da jî serdana bajarê Japonî Hiroşîmayê kiribû ku lêre jî Guterresê taxutina xwe ya heftê heftemîn salvegera êrişa bombaya atomî ya yekem ya cîhanê da banga aştiyê û aramiyê kiribû. Çeto Özel, Deng Amerika, Washington. پیاوێکی تەمەن 51 ساڵی خەڵکی ئەفغانستان ڕۆژی سێشەمە بە تۆمەتی کوشتنی دوو پیاوی موسڵمان لە شاری ئەلبۆکرکی نیۆمکسیکۆ تۆمەتبار کرا و دەسەڵاتداران ڕایان گەیان گومان دەکرێت دەستی لە کوشتنی دوو کەسی دیکەشدا هەبێ کە مردنیان بووەتە هۆی بڵاوبوونەوەی ترس لە نێوان مسلمانان لەسەر تاسەری ئەو وڵاتەدا. بەرپرسان دەستگیرکردنی محەممەد سەیدیانیان ڕاگەیان ئەمەش دوای ڕۆژێک لە دەست بەسەرکردنی ناوبراو. هارۆڵ مەدینا بەڕێوبەری پۆلیسی ئەو وڵاتە لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتر ئەم هەواڵەی بڵاو کردەوە و ڕایگەیان دەسەڵاتداران شوفری ئۆتۆمبیلێکیان دەست بەسەر کردووە کە پێدەچێت دەستی لە یەکێک لە گەورەترین کوشتنەکانی شاری نیۆمکسیکۆدا هەبێ. لە تویتەکەدا هاتووە شوفرە دەستگیرکراوەکە تۆمەتباری سەرەکیە بۆ کوشتنەکان. بالافرەکە بچووک di nav agirda ma piştî ku roja sêşemê li ser riya bejahiya başûrê Kalîforniyayê ket. Televîzyona KABC ragihand ku du kes bêy ku birîndar bibin ji binê kavilên balafirê reviyan rûdan li ser milê rojhilatê riya 91 li Koronaya Kalîforniyayê bû. SpaceX roja sêşemê komeke nû ya satelaytan ji Cape Canaveral li wilayeta Florida şand. Roketa Falcon 9 pênce û dê satelaytên Starlink şandin ku koma herî dawiya satelaytên kompaniyê ye. Dema ku satelayt berî ber bi ezmên ve hatin şandin, qonaxa yekema roketê bi serkeftî ji bo daketina li ser keştiya drone ya SpaceX ku li peravên Floridayê bû bi serkeftî hate xwarê. Bi tevahî SpaceX zêdetirî 3000 satelaytên Starlink şandine ezmê. Belê befraw birastî jî eger yek biçe boşahiya ezmên yanî qerbaleq li wê derê jî çêbûye. Ev hejbarê satelaytan dişînin ji bo agahiyan û ji bo komkirina zanyariyan li ser em bibêjin boşahiya ezmên birastî jî tiştekî balkêş e ne tenê Amerîka welatên cîhanê tev de jî hindek caran rûdanên ew jî dibin nexwestî jî dibin di navêna wan aliyan da yanî wekû şerek û li ser erdê di navbera berjewendiyan divê rengel ezman jî tiştekî wiha divê. بەڵێ ساڵح وەک دەزانی ئەم ساڵ دموکراتەکان پێم وابێ بودجێکی زۆریشان تەرخان کردووە بۆ با بڵێن ئەو لێکۆڵینانەوە لە سەرواڵایی ئاسماندا کە چوزانم ڕەنگە وەڵامی زۆر لە پرسیارەکانی ئەو مرۆڤانەی کە لەسەر گردون و ئەو شتانە واڵای ئاسمان هەمانە بداتەوە. بە هەر حاڵ بەم شێوەیەش ئەم جارەش هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆمان و دەتوانن بینەری بەرنمەکەمان بن لە ڕێگای پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکاوە
وەکو ماڵپەڕی دەنگی ئەمریکا و وەکو فەیسبووکی دەنگی ئەمریکا و هەروەهاش بە شێوەی ڕاستەوخۆ دەتوانن بینەری ئەم بەرنمەیە بن لە ڕێگای NRT-ەوە هەتا وەکو بەرنمەیەکی دیکە و تا سبەینێ هەرشاد و بەختەوەر بن بمینن ناوخۆشیەدە.